ئێمە لە ڕۆژی هەینیوە سەعات 3ەوە هەڵساین بە کردنەوەی ئەم کەمپینە لە جادەی سالم وتمانێرە شوێنێکی قەرەباڵخە و خەڵک زیاتر هاتوچۆی لێەکە. داوامان کرد لە خێرخوازان لەو کەسانەی کە ویژدان و زەمیریان هەیە بۆ ئەم کەمپینەمانداناوە بێن بەهانای کەمەندامان و چەنەها ماڵی کەمەندام هەیە ئەڵێ توانە و دەسەڵاتمان نییە پێداویستەکانی ڕۆژی جەژن دابین بکەین. ئێمەش هەستاین بەکردنەوەی ئەم کەمپینە لە پارە بێ لە خواردن بێ لە هەچ هاوکاریەک بێ بتوانین بۆ ڕۆژی جەژنی قوربان بتوانین هیچ نەبێ بە نسبەتێکی کەم هاوکاری ئەو ماڵانە بکەین کە دەسەڵات و توانایان نییە پێداویستەکانی جەژن دابین بکەن. وەڵا ئێمە لە ڕێی کەناڵەکان و لە ڕێی فەیسبووک و لە ڕێی هەموو ئینەکانەوە دەنگی خۆمان گەیاندووە بەوانەی کە دەنگمان بگەێنن داوای هاوکاریەکەین لە پارە لە خواردن لە دایبی ئەوەی کە پێداویستی بێ بۆ مناڵی شەلل دەماغ بۆ ماڵی کەمەندام ئیتر لە گۆشت بێ لە حەمریش لە هەر شتێک بێ ئێمە وەری ئەگرین و تەوزیعەکەین بەسەر ماڵەکانە. وەڵی هەتا بڵێ ژیانیان سفرە لە ڕووی مادەوە ژیانیان سفرەکە 150,000یانەیە زۆربیان هەیە ئەڵێ کە پارچەی حەپەکڕم بە 100,000 بە 70,000 یعنی بەشی هیچیان ناکات. زۆربەی ماڵمانەیە 4 شەل دەماغ 3 شەل دەماخیتیایە ئەڵێ ڕۆژانە 3 دەسە 4 دەسە دایبی بەشیان ناکە یعنی حساب کە ڕۆژانە بای 50,000 بەس دایبیانەوێ یعنی ژیانیان هەتا بڵێ سفرە. ئێمە سەیرەکەین کە کەسی بەرپرس و کەسی دەوڵەمەند دەستی مناڵەکانی خۆیان نەگرنەی بن بۆ بازار جلیان بۆکەن دوێنێ هەتا دایکی کەمەندامێک تەلەفۆنی بۆ کردوین توێتی درگا لە مناڵەکانم داخەم و بەجیانێڵم توانای هیچ شتێکم نیە داوام لێکن خۆ مناڵیژەوە نازانێ بوون و نەبوون یعنی ئێمە ئەوانە ئەمان سووتێنێ ئێمە ئەوانە ناخمان ناژێنێ ئێمە ئەوانە پێمان ناخۆشە یعنی چۆن ئێمە کە خۆمان مرتاح بین لەسەر سفرەی جەژن دانیشین بەڵام مناڵی شەلل دەماخ و ماڵی کەمەندام هیچ شتێکیان نیە لەسەر سفرەکە یعنی ئێمە ئەگەر کەسێک بین مسلمان بین زەمیرمان هەبێ ویژدانمان هەبێ ئەبێ ویژدانمان ئازارمان بدا بۆ ئەو ماڵانەی کە توانە و دەسەڵاتیان نییە پێداویستی جەژن دابینکەن بۆ مناڵەکانێت.